نویسکارێکی ڕووسی دەبێژێت و ئەمریکا یاری بکردە بەکشانە هێزن خۆش سووریە دەکێداک و بکەوێ بەرژەوەندیە تورکیادا و رووسیا و ئێرانج بەکشانە هێزن ئەمریکی بێبەش بن. دەبن ناونیشانە ئەمریکاوێ بەکشێ وێ سووریا بە ئاوایەکین و دابەش بکەن. نویسکارێ ڕووسی گیۆرگی بیرۆزۆفسکی گوتارێک دە ڕۆژنامەیە گازیا ڕوو بەڵاو کرد و تێدا گوت و ئەمریکا کردە بەکشانە لە دژی بەرژەوەندیان رووسیا و ئێران بکارتینێ و دەخوازێ بەکشانە هێزان بکەوێ بەرژەوەندیە تورکیادا. گوتارە خۆدا نویسکارێ ڕووسی گوت و بریارە بەکشانە هێزن ئەمریکی لەسەر ئاستێ ناودەوڵەتی تێ گوتوبێشکردن و کۆشکە سپی پەیماندایەک و ئەمریکا لەگەڵ لە هەپەیمانن خوا وە بەرەوانیە دەبەر بەرژەوەندی خۆدە بکێ لە دەڤەرێ و بەکشانە هێزن ئەمریکی ناوێ واتەیەک و هەپەیمانی نامینێ. لە گۆریک و دەستگەهێن میدیاییەن ئەمریکی بەڵاوکردنەوە بە تایبەتی ڕۆژنامەیە واشنتن پۆست خواستەکە بەکشانێ لە جەم دۆناڵد ترامپ دروست بووەش بەرک و دخواست پەیوەندیان خۆ لەگەڵ تورکیا بەهێز بکێ و دێ پەیوەندیە تەلەفۆنەدا دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکاش ڕەجەب تایب ئەردۆگان ڕە سەرۆکی تورکیا گوت و تزانێ ئەزێ بەکشم و سووریا مابۆتە. ژێ ئالیۆ خەوا تیۆدۆر کاراسیک مەزنە پسپۆر ژێ غاسیا ڕوورە ڕاگەهاند و پێنگاڤە ڤەکشانەیە ئەمریکی وێ هەژمونە تورکیا لە دەبەرێ بەهێز بکێ و کۆشکاسپی وێکەرتە ڤەکشانێ و هەژمونە تورکیە بەهێز دێ پێشەڕۆژێدا لە دژی مۆسکۆ باواکی ڕاستەڕاست و پشترە لە دژی تەهرانێ بکاربینێ. کاراسیک بە ئەوایەکی گشتی پرسیار دەکێ و دەبێژێ ji berçê divê demê de ئەمریکا ji Rûsya re got ku Sûriya bi temamî bota û tekez kir ku biryara vekşanê serokatiya erkana Amerîka neçar kir ku planên nû dabirêjê. Her îro berdevka Wezareta Derve Rûsya got ku Rûsya çavirêya derketina Amerîka ji Efganistan dike. Ew jî weke amajeyekê ku ev bûye çendîn sal û Amerîka dibêje wê ji Efganistan vekişê û heta weke îro jî venekişiyaye û Sûriya jî wê bibe heman nimûne û ezmûn.